سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەی چینەی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. ئازیزان دەچینە خزمەت بەشی دووهەمیە و زنجیرە بابەتەی کە دەربارەی حکومڕانی ئیسلامی دەماندەوێت باسی بکەین. ئەڵقەی دووهەمی دەست پێکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کەمەران بابانزادە مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری حکومڕانی ئیسلامی یا فکری ئیسلامی. لە ئەڵقەی ڕابردووە باسی تاسیلی شەرعیان بابەتەمان کردووە، باسی سەرچاوە مێژوویەکانمان کرد کە باسی حکومڕانی ئیسلامیەکەن و هەندێک باسی کۆمەلگا و دەسەڵاتمان کرد کە لە مێژوودا هەبووە. لە ئێستایا دێنە سەر درێژیە و بابەتانە. بەڕێز کاک دکتۆر بەخێر بێن دووبارە بەوە بەرنامەکەم. لە ئەڵقەی ڕابردووە هەندێک سەرچاوەمان باس کرد کە باسی حکومڕانی ئیسلامیەکەین، بەڵام هاوکات لە مێژوودا واقعێکی دەسەڵاتی ئیسلامیمان هەبووە. ئەمە تا چەند پیادەکردنی حرفیە و با بڵین حکومڕانەیەکە لە سەرچاوەکانە ئاماژەی پێکراوە. بنای خۆی گەورە میرەبان دەست خۆش بێ. وڵا بابەتەکە بابەتێکە زۆر هەڵدەگریم. با لەم پرسیاری جەنابتەوە لە وەڵامی ئەو پرسیاری جەنابتەوە دەست پێ بکەین بچینە ئەو بابەتە فراوانە کە پێی دەوترێ سیستەمی حکومڕانی ئیسلامی لە مێژوودا. جارێ پێشم شتێک هەر وەکو با بڵێن بابەتێکی تاریخی پێم خۆشە ئەم بابەتە تەوزیحێ بدەم. ڕاستە بەرنامەکەی ئێمەش بەرنامی شێوازی حکومڕانی ئیسلامی یان حکومڕانی ئیسلامیە، بەڵام دەبێت ئاگاداری ئەو بین ئەم پاشگرە ئیسلامیە کە کۆمەڵی ئیسلامیش ناوی خۆی گۆڕی بۆ کۆمەڵی دادگەری کوردستان، ئەمە پێشینەیەکی مێژوویی نیە، واتە دەوڵەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەوڵەتی مەدینە بووە بە درێژایی فەرمانڕەوایەتی مێژووی مێژوونووسان بە ناوی چوارچێوەیەکی جوغرافیە، مەسەڵەن خلافەتی ئیسلامی لە ئەندەلوس، هەر خلافەتی ئەندەلوس یان دەسەڵاتی ئەیوبی یان خلافەتی بەنی ئومەیە خلافەتی ڕاشیدی، ئەمانە پێکەوە ناوی هاتوو بەپێی خانەوادەیە کە دەسەڵاتداریەکەی گرتووە، یان بەپێی سیستەمێکە ڕاشیدیان بەپێی چوارچێوەیەکی جوغرافی با بڵێن. بۆیە ئەم کەلیمەیە ئێمە زۆر جار وەکو قسە لەگەڵی ڕاهاتووی نەژینە، وەکو پێشینەیەکی مێژوویی نییە. ئەمە لە ساڵانی چلەکان و پەنجایەکان بۆ جارێککە گەڕانەوە بۆ شوناسی ئیسلامی بەرامبەر بەم شەپۆ لە ئەلمانی کە لە ئەوروپا وەکو شاڵای فکر ڕووی لە عالەمی ئیسلامی کردبوو، جارێککە ئەم کەلیمەیە بۆ باو بۆی کە لە بەرامبەرەکەی بسەلمێنێ کە ئێمەش دەگەڕێنەوە بۆ ئەو شوناسەی. ئەمە وەکو سەرچاوێکی مێژووی. بۆیە لە هەر کاتێک قسە لە فەرمانڕەواتی ئیسلامی دەکەین دەبێت بزانین کە وەکو هەڵەیەکی باو مامەڵەی لەگەڵ دەکەین، ئەجینا وەکو وشەیەکی مەوجود لە سەرچاوە مێژوویەکان مامەڵەی لەگەڵ ناکەین. ئێمە لە مێژوودا کە قسە لەسەر فەرمانڕەوایەتی ئیسلامی دەکەین، قسە لەسەر شێوازەکانی حکوم دەکەین، قسە لەسەر کەلتورێک دەکەین کە بۆ ئێستا ئەزمون بێ، قسە لەسەر کەلتورێک دەکەین کە بۆ ئێستا شەرعێتی هەیە بەوەی کە لە ئیسلامدا حکم و دەوڵەت و فەرمانڕەوایەتی هەبووە. دوو با بڵێن سەرچاوەمان لەبەردەستایە. سەرچاوەیەکیان بریتیە لە ئەم کتێبانە کە زانایان نووسیوەنە دەربارەی شێوازەکانی سیستەمەکانی شەرعیەتی چۆنیەتی مەبەستی ئاکامەکانی موئەسساتی ئەم فەرمانڕەوایەتیە. بەشێکیان تایبەتە بەو ممارەسەی کە لە مێژوو کراوە، یعنی لە دوای لەگەڵ ئەوەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سیستەمێکی دەوڵەتداری دەستی پێکردووە و هەر ئاماژە بە حالەتی سیاسی پێغەمبەری خوا بۆ فەرمانڕەوایەتی و سیاسەتی پێغەمبەری خوا لە بڕێوەبردنی دەوڵەت لە بوارە جیاجیەکان، هەرخۆی کتابێکی مفەسەلی دکتۆرایە لە لەبەردەستمدا بوو. ئاگادار بین لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە خلافەتی ڕاشیدیمان هەیە و لێرە شەوە زنجیرەیەک دەسەڵاتداریمان هەیە کە ئەمانە پێی دەوترێت لایەنی ممارەسەی فعلی لە فەرمانڕەوایەتی. کەواتە ئێمە دوو سەرچاوەمان بۆ بەجێهێشتراوە. سەرچاوەیەکیان بریتیە لە لایەنە نەزەریەکەی دەق کە زانایان نووسیوانە، سەرچاوەیەکی بەڵ چوارچێوەی کتێبەکان، لایەنی تریشمانەیە کە بریتیە لە لایەنی ممارەسە و ڕەنگدانەوەی فەرمانڕەوایەتی ئیسلامی. بە دڵنیاییەوە ئەوەی کە لە کتێبە شەرعیەکان و سەرچاوەکانی تایبەت بە فەرمانڕەوایەتی ئیسلامی نووسراوە، دەتوانم بڵێم نزیکترن لە شەرع، نزیکترن لە ئیسلامەوە، نزیکترن لە وەحیەوە، نزیکترن لە سیستەمێکی عادیلانەوە، نزیکترن لە موئەسساتەوە، نزیکترن لە جێبەجێکردنی شوڕا و بنەمایەکانی هەڵبژارنەوە. ئەوەی کە لە مەیدانی ممارەسەیە تەطبیق کراوە، دەتوانم بڵێم لێرەوە لە زۆر ویستگەیە
ڕنگدانەوەی ئەم حالەتە نییە کە لە سەرچاوە شەریعەکانی تایبەت بەدەسەڵات باز لێوە کراوە بۆیە لە کاتێکدا کە ئێمە قسە لەسەر فەرمانڕەوایەتی ئیسلامی دەکەین لە مێژوودا لەگەڵ ئەمەدا قسە لە حالەتێکی تاریخی دەکەین دەبێ ئاگاشمان لەوەی بێ کە ئەمەی کە لە تاریخدا ممارەسە کراوە هەمووی ڕنگدانەوەی ئەم سەرچاوە شەرعیانە نییە کە بۆ بنەمای دەڵۆداریت باسی لەوە کرا جیاوازن لەبەرەوەی دائیمەن مرۆڤەکان کە دێنە سەر بواری حکمڕانی و بەڕێوە بردندا هەر سروشتی ئینسانەکان وایە خۆ کاتێک کە خوای گەورە کۆمەڵێک ئەو سافی داناوە وەسفی داناوە مسلمان ئەمە بۆ مسلمانی داناوە بۆی کە ئینسانی مسلمان ظەلومە یعنی زاڵمیەتی دەکا ئینسانی مسلمان جەهولە نازانێ ئینسانی مسلمان زۆر جار ئەتباعی هەوا و نەفسی خۆی هەیە خۆشەویستی بە ماڵ و سەرۆت و سامان هەیە زۆر جار عەسەبیەتی قەبیلە و دەسەڵات و بنەماڵی هەیە ینی کۆمەڵێک شت هەیە کەواتە بە بەردەوامیت لە تاریخی ئیسلامیدا سراعێکی گەورە هەبووە لەوەی کە چۆن بگەڕێنەوە بۆ بنەما شەرعیەکان هاوکاتیش کۆمەڵە حوکام و دەسەڵاتدار چۆن بتوانن ئەمانەی خۆیان لە چوارچێوەیەکی شەرعی جێ بکەنەوە کەواتە بە بەردەوامی ئەم سراعەیە سراعێکە مرۆڤەکان کەلتورە قەبەلیەکە بە ئاخارێکی دادەبا کە ئەم شوناسە عەسەبی و قەبەلی و تموحە شەخسیە ون نەکا هاوکاتیش بە فشاری زانایان بە فشاری ناخی سوڵتانەکان خۆیان ویژەوەیە کە لەبێ جارێککە پابرنەوە بۆ شەریعەت بۆیە لەرەوە خەلیتێک دروست دەبێت تێکەڵەیەک دروست دەبێت ئەم تێکەڵەیە بەشێکی بریتە لەو ممارەسە بە شەریکە مرۆڤەکان تێکەڵاوی ئەهوا و ئارەزویان کردو بەشێکی تێکەڵە لەو شەریعەتی کە خۆی گەورە داوای کردووە دوو پرسیار دێنە گۆڕێ یەکەمیان دەربارەی ئەوەی کە با بڵێن حکمڕانی ئیسلامی لە ئەرزی واقع و لە مێشووە جێبەجێ کرابێ ئایا وەک ئەوەی کە لە سەرچاوەکانە هاتووە جێبەجێ نەکراوە واتای ئەوە ئەگەینە کە چوونەتە دەرەوەی بازنەشاریەکە موضوعەکە چوونە دەرەوە نییە با ئێمە بابەتێک لەم بابەتەوە بەڵجوانتر شڕۆپە بکەینەوەتە تێپەڕاندنی بنەمایەکان فەرقی هەیە لەوەی کە تۆ بێ سەر دەرچوون لە شەریعەت دەرچوون لە مەنزومە ئیسلامی با نمونەیەک بینینەوە ئێمە حەدیث پێغەمبەری خوانەوەی صلی الله علیه وسلم کە دەفەرمیە من ئەم فەرمانی بەرپرسیارەتی لا نولي أمر هذه الأمة لمن طلبها أو حرص عليه يعني من تسليم كسێک ناکەم کە داوای بکەیان لەسەری حریز بێ و مەبدەیەکمان هەیە کە لە کتابی فقها و علەمایەکان قسەی لەسەر دەکەنەوەی ژەوەیە کە چۆن کاتی خۆی لە بەرپرسیارەتی دوور کەوتونەتەوە و خۆیان لێ دوورخستۆتەوە هەتا قسەیەک هەیە لە مۆزوعی قاضی بۆەوەی درێ کەسێکیان کردە قاضی یەکسەر هاتەوە لای هاوڵەکەی گوتی من بەچە قۆسەر بڕام ینی کەوتومەتە ژێر بەرپرسیارەتێکی گەورەوە ئێمە لە کتێبە شەرعیەکان ئەوەمان هەیە بەڵام ئەگەداری ئەوەش بین کە شارستانی لە کتابی الملل والنحل دەڵێ هیچ شمشێرێک لە تاریخە بە ئەندازەی شمشێر لەسەر بەرپرسیارەتی و ئیمامەت هەڵ نەچێشراوە یعنی لە مەیدانی فیعلدا سیراع لەسەر بابی ئەمارەت و بەرپرسیارەتی لە مێژووی ئێمەدا وجودی هەیە ئەم وجودە بەشێک لە داعیەکانی ئێمە زۆر زار کە لی هەڵدێن من پێم وایە قانزاز ناکەین لەوەیدا کە ئێمە لی هەڵدێن بۆ حسابەی کە مەلا ڕەشید بەجی بابان لە کتابەکەی اقتران النیریندا لە مقدمەکەیدا گوتوێتی ئەمەی کە لە تاریخدا ڕوویداوە لە بابی دەسەڵاتدا پێویستە ئێمە خۆمانی لێبوو بێرین کە دەستمان تێدا نەبوو با زمانیشمان تێدا نەبوو ئێمە باسی سیستەمێک دەکەین کە ئەمە تاریخی ئیسلامە ئەو سراعێکە هەبووە قسەشە فەرمووی بەشێک بۆ لە ململانی وەرگرتن و دانی دەسەڵات یان بەشێک بۆ لەوەی ئەمە چوونە دەرەوەی بازنەی شەریعەتە و نەچوونە دەرەوەیە خۆی دەبێ ئاگاداری ئەوە بینی ینی مەرزنی تۆ سیستەمێکی حکومڕانی کە لە ڕووی شەریعەکەیەوە خۆی سیستەمی حکومڕانی دوو دیوی شەریعەتی هەیە ئاگاداری ئەوە بین دەربارەی ئەوەی کە ئێمە دەرین حکمی ئیسلام حکمی شەریعەت سوڵتەی شەرعی دەبێ ئاگاداری دوو بنەما بین یەکەم لە چوارچێوەی ئەم دەوڵەتەدا تەجاوزی بنەما شەرعیەکان نەکرێت لە لای قازی و لە لای فەرمانڕەوایەکانەوە یعنی ئەوەی کە پێی دەوترێن یەکلاییکردنەوەی ناکۆچیەکان بە پێی ئەو بنەما شەرعیانە بێکە لە کتابە فەقیەکان و شەرعیەکاندا ئاماژەی بۆ کراوەتە لە چوارچێوەی ئەم دەوڵەتەدا ئەمە ڕەنگ بداتەوە بنەمای دووەم بۆ دەوڵەتێکی شەرعی ئەوەیە کە حکامەکانی دەسەڵاتدارەکانی بە شەرعەتی ئومە ببن بە بەرپرسەوە دوایە ئەگە بکرێت لە مەبدەی شوڕە باسی لەوە دەکەین لەسەرەوە ئەساسی کە استبداد لە فقی ئیسلامی دانیە و هەروەها حکمی وراسی لە سیستەمی حکمڕانی ئیسلامی ئێمە دانیە سیستەمی حکمڕانی ئێمە خۆ ئەبوو عەلای مەودودی زۆر بەوەی ئەو ڕوون کردەوە لە کتابی خلافەت والملوک بۆی کە سیستەمی
استبداد و سیستەمی پشتاوپەش سیستەمێکی دەخیلە بۆ فەرمانڕەوایەتی ئیسلامی. بەڵام علەمای پێشووتر کە باسی سیستەمی فەرمانڕەوایەتی ئیسلامیان کردووە کەسیان نەهاتوون ئەمانە بە دەرس و لە دین حساب بکەن، بەڵام گوتویانە ڕێڕەوە شەرعیەکە ڕێڕەوە تەندروستەکە بریتە لە چوارچێوەیە کە بەپێی سیقە و متمانەی ئوممە دەبێ بە خەلیفە، دەبێ بە سوڵتان، دەبێ بە بەرز. لە دەرەوەی ئەمە ئەگەر وەسیلەی بەکارهێنا نە تەکفیر دەکرێ و نە با بڵێن مواسفاتی تری بەسەردار، بەڵام ئەمە لە دەرەوەی ئەو ڕێکارانەیە کە ئیسلام بۆ فەرمانڕەوایەتی داناوە. پرسیاری دووهەم لەو چوارچەوەی با بڵێن ناو سەرچاوە و کتێبەکان و لە واقع و مێژوودا ئەوەی کە لە ناو سەرچاوە مێژوویەکاندا هاتووە وەک حکومڕانی باسی حکومڕانی ئیسلامیەکە، ئایا ئەمە بەشێکە لە خەیاڵات هەرگیز تەطبیق ناکرێ بۆیە تەطبیق نەکراوە لە سەردەمی خلافەت و دوای خلافەتەکانیش یان چۆنە؟ زارە پێش شتەکەن ئێوە دەیە بزانین لە دوای خلافەتی ڕاشیدی زارێک کە خلافەتی ئیسلامی سیستەمی دەسەڵاتدارەتی ئیسلامی ڕوبەڕووی ئەم حەمیە قەبیلەیە بۆەوە کە لە قۆناغەکانی دواتردا وجودی هەبووە، بۆی کە زارێککە خلافەت لە خلافەتی شوڕەویەوە خلافەت لە خلافەتی هەڵبژارنەوەکو خەلیفەکانی ڕاشیدی زارێککە هاتەوە سەر خلافەتێک هاتەوە سەر سوڵتان و دەسەڵاتێک کە دەتوانم بڵێم بە شێوەی پشتا و پشت وە شوڕا وردە بەرەو ئیهمال کرایەوە. ئەمە وەکو منزومە ئەمە مۆزوعەکە بە فعلی ئەمە دەتوانین زارێک کەبیر لە دەسەڵاتی بکەینەوە کە لە ڕێگەی متمانەی ئوممەوە لە ڕێگەی خەڵکەوە بەتاکیدم پێم وایە ئێستا لە هەموو کاتێک ئاسانترە لەبەرەوەی حەمیەی جاهیلی و قەبەلی توانێت بڵم کەمتر بۆتەوە لەم سەردەمەیدا بۆی کە بەوەی ئەمڕۆ کە سیستەمی دەسەڵات و ئاڵوگۆڕی ئاشتانی دەسەڵات و ململانەیەکان بۆیە گەڕانەوەی شوڕا و گەڕانەوەی سیقەی ئوممە لەم قۆناغەدا محاڵ نییە. ئەوە دیوێکی ترەوەی کە ئێمە زۆر زارۆک و خەیاڵ باسی لێوە دەکەین، خەیاڵەکە تەنها لە بوعدە جوغرافیەکەیەوە. بوعدە جوغرافیەکە چۆنە؟ مەسەڵەن کاتی خۆتۆ خەلیفەیە کە بووە لە بەغدایە لە دیمەشق دانیشتووە، لە ڕۆژهەڵاتەوە تاوەکو پاکستانی ئێستا لە ڕۆژئاوە تاوەکو مەغریب و ئەندەلوس دەسەڵاتی هەبووە. بەفعلی لەناو ئەم هەموو دەوڵەتە سنوورە سیاسیە جیاجیانی کە لە عالەمی ئیسلامیدا هەیە، هەر دەوڵەتە و دەبینین ئێستا کاتی خۆی نیوە دورگەی عەرەبی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک قوارەی هەبووە، ئێستا دەبینین کۆمەڵێک دەوڵەت و ممالیک و میرنشین هەیە لە سەردەمی با بڵێن ئەو حدودەی کە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕزای خۆی لێبێ لە فتوحاتی ئیسلامیدا هەبوو. دەبینین ئێستا دابەش بوون بە 30 دەوڵەت ئەم سنوورە جوغرافیە و لەناو ئەوەدا سنوورێکت هەبووە کە ئەمە سنووری دارولئیسلامە کە سنووری خلافەتی گرتوتەوە، سنوورێکتەوە بە ناوی دارولحەرب کە حدودەکەی بەرامبەری گرتوتەوە. ئایا مەزارش کرد توانین خەلیفە دابنێنەوە؟ ئەم خەلیفەیە لە ئەندەلوسیا و تاوەکو دەگاتە مەغریبی عەرەبی هەموو عالەمی ئیسلامی لە چوارچێوەی یەک قوارە کۆکاتەوە. دەبێت بێنە سەر ئەو مۆزوعانە ئایا مەقاسیدی شەرعی و دابینکردنی بنەما شەرعیەکان گرینگە بۆ ئوممە کە ئینسان لە سایب حەسێتەوە یان یەک دەسەڵات بێ ئەم دەسەڵاتە هەمووی پێکەوە تەوحید بکاتەوە؟ دوور و درێژی باسی ئەوەکەین کە ئێستا ئاماژەت پێدا، بەڵام لە ناونیشانی کتێبەکانە ئاماژەیەکت کرد یەکێک لە ناونیشانەکان سەرنجی بینەران ڕاکێشەویش سیادەت الأمة قبل تطبيق الشريعة، سیادەی ئوممە پێش حکومڕانی شەریعە، ئەمە چۆنە ینی بۆ ئاوایە؟ زارە پێش هەموو شتێکم کتابە عەبدوڵڵا ئەلمالیکیە نووسیوێتی لەو ماوانە لە بەردەستمدا بوو، کتابێکی سەرنجڕاکێشە دەتوانم بڕم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شاندێک زەدەلی بەدڵ خۆی داهێنا، بەڵام کتێبەکەی دەخوێنیەوە بە خۆت قەناعەت دەکەی بەوەی کە هەندێک پرسیار دەبێت بە وروژێنین کە ئێمە قسە لە تەطبیقی شەریعە دەکەین. ئایا تەطبیقی شەریعە دەسەڵاتی کەمینەیە بەسەر زۆری نەدا؟ ئایا بە فعلی ینی خۆی گەورە ئەومان تەکلیف لێ دەکات کە کەمینەیەک دەسەڵاتی هەبێ بەبێ ئەوەی کە زۆرینە ڕازی بێ تەطبیقی شەریعی بەسەردا بکە، یان دەبێت قەناعەتی زۆرینە شەوێ ئەوزە تەطبیقی شەریعە بکرێ؟ یان با پرسیارەکە بکەین کە ئەمە سەید قوتب باسی دەکات لەوەی دەکە عەقیدە و ئیمانی خەڵک لە پێش تەطبیقی شەریعەوەیە، یان گوێنەدان بۆی کە خەڵک عەقیدە و ئیمانی تەواو نییە بەڵام هەر دەبێت تەطبیقی شەریعی لەسەر بکرێ. ئەمە جەدەلێکە. ئەم کتابە لەو ڕوانگەی و سەرچاوی گرتووە تەطبیقی شەریعە ناکرێ پێش ئیمانی خەڵکەوە بێ، ناکرێ پێش قەناعەتی خەڵکەوە بێ. کەواتە تۆ دەبێت ئوممە بکەی بە ئوممەیەکی ئازاد، ئوممەیەک قەناعەتی پێ بکرێت کە شەریعەت مای خۆشبەختیانە و لە ڕاپرسێکدا دەنجی پێ بدەن، ئەم دەنگدانە ببچتە چوارچێوەیەکی قانونیەوە، چوارچێوەیەکی دەستوریەوە، چوارچێوەیەکی سیستماتیکەوە شەریعەت لەسەر ئوممەیە تەنفیز کرێت کە خۆی داوای کردووە. مەسەلەن بە چ میکانیزمێکی ئوممەیە دروستەکەی ئەم ئوممەیە دەسەڵاتێکی ئیسلامی بەسەرا تەطبیقەکەی؟ خۆی زاری پێش شتێک هیچ ئوممەیەک هیچ کۆمەڵگایەکە گەر بێت و خۆی قبولی ئەم دەسەڵاتە نەکە لە ڕووگەی ئیمان و لە ڕووگەی قەناعەتی بە بنەما شەرعیەکانەوە، قەناعەتی بە عەقیدە و بیرروباڕۆی ئیسلامیەوە، قەناعەتی نەبێت کە خۆی گەورە خەڵقی کردو و دەبێت ئەو شەریعەتی بۆ دابنێ، واتە ڕەفزی بکاتەوە تەطبیقی شەریعە ناکرێت. کتابەکە
سەرچاوەکە ناڵێ سیارة الأمة قبل الشريعة شريعة لشوني خوي دايا سرساوكي وحيا وخوي جور الشريعة ناردو بو تنفيس بلام قصدي أوي تاوكو أمة خوي أم قناعتي بو دروسنا بيه تطبيق الشريعة دبيت حالتي خيالي دبيت حالتي موعظي ديار ما بس لتطبيق الشريعة أو بنما شرعيانا كأرش السلطات زي كان أو بنما فرديانه که املا سوارتوی فرد و عائله و خانواده خۆمان جێبەجێ باسی فتوحاتی ئیسلامیە کە لە سەردەمی خلافەکانە خلافەی ڕاشدین ئایا بە هەمان میکانیزم بە هەمان تێگەیشتن دەسەڵاتی شەرعی لە ناوچەکانە جێبەجێ کراوە لە پێشەوە مەسەلەن ئەمە بەڕۆحیەتێک شریعەتی ئیسلامی وەرگیرا و ئەمجا تەطبیقی شریعە کراوە یان چۆن هاوتەری بە لەگەڵ ئەم تێگەیشتنیان جیاوازە با بڵێ ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە مەسەڵەن بگەڕێنەوە بۆ ئەو کتێبە شەرعیانی کە قسەیان لە فتوحاتی ئیسلامی کردووە و ئایا بە فعلی فتوحاتی ئیسلامی شەڕێکی بەرگریان شەڕێکی دیفاعیە ئەمە گرنگە یعنی کە ئێمە دەڵێن شەڕێکی عەفوەن شەڕێکی هجومیە یان شەڕێکی دیفاعیە فتوحاتی ئیسلامی بە پێی کە فوقەها لەسەر ڕێکەوتوون شەڕێکی دیفاعیە واتە دیفاع لە عەقیدە دیفاع لە ئازادی داکەکان بەڵام هجومی نییە بۆ سەسپاندنی شەریعەت واتە کاتێک کە تۆ ئەو دەسەڵات و سوڵتانانەی کە ڕێگرن لە گەیاندنی ئەو پەیامە بە خەڵکەکەیان بە دانیشتوانەکە بە تاکید لێرەوە پێی دەوترێت دارالحەرب و لێرەوە شەڕی لە دەست دەکرێت بەڵام لەو کاتەی دەکا سوڵتان ئەم ڕێگریەی نەهێشت ئەم ڕێگریەی بە ئیجباری نەهێشت یا بە خۆشی و بە ئارەزومەندانە نەهێشت لێرەوە تەطبیقی شەریعە بەسەر ئەو کۆمەڵگایەدا ناکرێت کە خۆی نەیەوێ هەروەکو دەبینین لە دوای فتوحاتی ئیسلامی لە سەدەکانی زۆر دواتر لە بەشێکی زۆری کوردستان ڕێژەیەکی زۆر لە هەڵگرانی پەیڕەوکەرانی ئاینی زەرادەشتی و مەسیحی و جوولەکە لە شوێنی خۆیان ماوە کەلتورەکەشیان خۆیان ماوەتەوە ئەمە نیشانەی ئەوەیە پەرستەکانیش ماوەتەوە کەوە نیشانەی ئەوەیە کە ئەمەی کە پێی دەوترێ کە سوڵتە هەبوو سوڵتە بەسەر ئەقەلیە دەچەسپی دەبێت زۆرینە ملکەتی بێ و تەطبیقی شەریعە بکە ئێمە ئەم جۆرە مەقاسیدەمان لە شەریعەت نییە دەبێ پێش ئەوەی کە تۆ ئەم کۆمەڵگایە شەریعەتی بەسەردا جێگیرکەی تەنفیسکەی پێویستت بەوەیە عەقیدە و ئیمانەکەی قبوڵکردنەکەی بۆ مهەیاکەی زۆر باش با ئێمە با بڵێن بەشێکی تر لە بەرنامەکە بەوە دەست پێ بکەین باسی تەطبیقی شەریعەیەکی ئەمە مساویە بە دەسەڵات ینی دەسەڵات لابد ئەبێت تەطبیقی شەریعە بکە ئەگەر هەبوو یان چۆنە خۆی مۆزوعی تەطبیقی شەریعەدا ئاگادار بین یانی جارێ پێش هەموو شتێک ئێمە پێمان وانە بێ کە قسەی سوڵتە تەطبیقی شەریعەتی نەکردکەوەتەوە ئومەتە لە هیلاکەت و فەنادایە ئێمە دوو بەشمانێ لە تەطبیقی شەریعە بەشێکمان هەیە کە لە ئاستی فەردا خۆ لە کوردستاندا تەطبیقی شەریعەت و قوانینی تەشریعیش لە پەرلەمانەوە دەرناچی ئەگە تێبینیمان کردوێ بەڵام کۆمەڵگای ئێمە بۆ خۆی بەشێک لە شەریعەت جێبەجێ دەکات دەبینین پاش ماوەیەک کە ڕەمەزانە سەرفترەی دەدا لە ئاستی خانەوادەیە لە ئاستی نوێژە کۆمەڵێک ئەحکام هەیە لە قانونی ئەحوال شەخسیە لە ژن و ژنخوازیە هەموو ئەمە ئەحکامانەت لە بینی تایبەتمەندی تاکەکانە باقیە ئەوەی کە دەمێنێتەوە ئەوەی کە لەسەر لە سەڵاتە با بڵێن پەچی لەسەر کەوتووە ئایا بە فعلی لە سیستەمی ئابووری ئەم دەسەڵاتەیە باقی ڕیبەوی هەیە و ڕیبا ڕێگە پێدراوە احتیکار ڕێگە پێدراوە ینی ئەم بابەتانی کە پێی دەوترێ ینی با بڵێن لە شەریعەتە مادە هۆشبەرەکان حرامە بە فعلی ئەم دەسەڵاتە مادە هۆشبەرەکانی حرام و قاچاق کردووە و سزای و کەسانە دەدا کە مادانە بەکاردێنن وەکو لە شەریعەت داهاتووە ئەمە تایبەت پێویستی بە دەسەڵاتە ئەمانە جێبەجێ بکە پێویستی بە چوارچێوەی قانونە کەواتە من ئەگەر وەکو خۆم ئەمانە جێبەجێ دەکەم یعنی بۆ نمونە دوور دەکەمەوە لە هەموو ئەو شتانەی کە خۆی گەورە حرامی کردووە و ئیلزام دەکەم بەوانی کە شەریعەت وەکو تاچی خۆم بەسەریدا جێبەجێ کردووە من دوور دەکەمەوە لە ڕیبا بەڵام دەسەڵات لە چوارچێوە قانونیەکەی خۆی ئەمەی تعمیم نەکردووە کە ڕیبا لە وڵاتەدا حرامە کەواتە تەطبیقی شەریعەت ئێمە لە وڵاتێک دەژین دوو بەشمانەیە ئەو بەشەی کە تایبەتە بە تاکە مسلمانەکان خۆیانەوە ئەو بە تاکید لە سەریان جێبەجێ بکەن و وەکو ئەرشێکی ئیمانی وەکو ئەرشێکی عەقیدەیی ئەوە پابەندن پێوەی بەس ئەگەر دەوڵەت ئەمە لە چوارچێوەیەکی قانون و لە چوارچێوەیەکی دامەزراوی تەنفیزیەوە پراکتیزە بکە ئەوە پێویستی بە ئەو سیادە ئومەیە کە باسم لێوە کردیان دەبێت و ئەو میلەتە بیر لەوە بکاتەوە داوای حکومڕانەتێکی بکە کە تەطبیقی شەریعەتیشی لەدا بکرێت تەطبیقی ئەم بابەتە چۆنە تەطبیقی ئەم بابەتە دەبێت لە ڕێگەی ڕاپرسیەکەوە بێ لە ڕێگای زۆرێک لە ئیستیفتاوە بێت تاوەکو کۆمەلگا بۆ خۆی ئەمەی قبول بێ کە زۆرینە قبوڵی بوو بەتاکید بۆ میکانیزمە سەردەمیانە ئێمە بتوانین ئەمە جێبەجێ بکەین یعنی تۆ بۆ نمونە پارتێکی سیاسی داوای تەطبیقی شەریعەت دەکا و داوای حرامکردنی ئەوانە دەکا کە ئیسلام حرام کراون ئەم چوارچێوانە دەخاتە ڕوو و داوای دەنگ
پشتیوانیکردن دەکات لە خەڵک تاوەکو ئەگە دەسەڵاتی زۆرینەی هەبوو ئەمە جێبەجێ دەکات بە تەکید ئەگەر بێت و زۆرینە دەنجیان پێدا ئەمە زۆرێکە لە ڕاپرسی ئەو کاتێ ئەو پابندە ئەمە جێبەجێ بکە بەڵام ئەگەر بێت و کۆمەلگا دەنجی پێنەدا سیقەی پێ نەکرد بار هۆکارێک لەم هۆکارانە ئەمە ئەم پارتە سیاسی ئەم بانگەوازخوازانە ئەم داعیانە دەبێت جارێککە هەنگاو بنێنەوە بەوەی کە سیادەی ئومەم سۆگەرکەنەوە یعنی جارێککە کۆمەلگا بێتەوە پشتیوان و پشتگیر تاوەکو داوای ئەمە بکە ئەجینا تەطبیقی شەریعە بەوەی کە تۆ بڵێ کەمینەیە لە ڕێگەی چەسپاندنی زەبرەوە ئەمە دروست دەکرێت ئەمە لە مێژوودا بۆ کە سەری گرتووە و نەخوای گەورەش داوای تەنفیزی شەریعەت دەکا بەسەر ئەکثەریە لە ڕێگای شمشێری ئەقەلیەوە کەمینەوە لەنێوان اختیار و ئیجباریە تەطبیقی شەریعەت چۆنە خۆی لە ڕوانگەی ئیجباریەوە تۆ ئەگە تبینیت کرد بەگەر هاتە سەر چوارچێوەی دەوڵەت مەسەرەن بۆ دەوڵەت زۆربەی ئەومە خەڵک هێزێکی ویست کە چۆ پەرلەمان چۆ چوارچێوەی دەسەڵاتە تەشریعەکە ئارەقی حرام کرد بۆ نمونە ئەو کاتی تۆ بە زۆرینەی ئومەتە ئیدی ئەمەی کردووە کەواتە کەمینەش دەبێت پێوەی پابند بێ کەمینە دەبێت پێوەی پابند بێ بەڵام ئەگەر وێت و کەمینە داوای ئەم سیستەمەی کردو چوە پەرلەمانەوە بەتەکید دەبیر لەوە بکەوەمە نەخوای گەورە لەسەری ئەو کەمینە فەرز کردووە کە زاڵی کە بەسەر زۆرینە وەنا بۆشی سەردەگرێتەوەتە تەطبیقی ئەوانەی کە تایبەتە بە تەطبیقی ئەحکامی عامی دەوڵەت پێویستی بە تەئیدی ئومەیە لە ڕێگەی ئەو میکانیزمە سەردەمیانی کە هەیە ئەگەر تا هەتایە هەروە ڕۆژ مەسەرەن تاکەی موسڵمانەکان هەست بە کەم و کورتی ناکەن لەو بەرپرسیارەتی بەرامبەر بە دین بەرامبەر بەخوا مەسەلەن وەکو پێویست جێبەجێیان نەکردووە مەبەستم ئەوەیە تاکی مسلمانە بێ هەوڵدا بۆ تطبیقی شەریعە لە هەر ساتێکە کە نەبوو هەست بە کەمی بەرپرسیارەتی ناکەی لەلایەن تاکەکانەوە ئەمە گرفتی ئێستای ئەم سەردەمەی ڕابوونی ئیسلامی ئێمەیە بەوەی کە پێویست دەکە باشتر لە ئەو میکانیزم و ڕێکارانە بگەڕین کە تطبیقی شەریعی تێدا دەکرێت لە چوارچێوە عامەکە لە چوارچێوە دەسەڵاتەکە هێندە ببیر لەوە بکەینەوە دەسەڵاتی شەرعی پێویستی بە سوڵتەی شەرعی هەیە دەسەڵاتی شەرعی پێویستی بە پشتیوانی سوڵتەی شەرعی هەیە سوڵتەی شەرعیش لە ڕێگەی سیقە و متمانەی ئومەوە سەردەگرێت کەواتە بێ هەموو مسڵمانان لەسەر خەت بن وریا بن وشیار بن چۆن پێکەوە بەدەستە جەمعی بە هاوکاری یەکترکردن دێن بۆ بەدیهێنانی ئەم دەسەڵاتە شەرعیە لە وڵاتداوارە دەسەڵاتی شەرعی بە دوو دیوە دەسەڵاتی شەرعی کە سیقەی ومە خەڵکی هەبێ کە داوای شەریعەت بکە دەسەڵاتێکی شەرعیش کە سوڵتە شەرعیەکە جێبەجێ بکە کەواتە ئێمە دووشتان لێک جیا بکەینەوە زۆر جار کە ئێمە دێنە سەر قسەی دەنگدان و انتخابات و دیموکراتیەت تووشی ئەو هەڵەی دەبین یعنی لە هیچ شوێنێکدا شەریعەت بۆ جێبەجێکردن با بڵێن ئایا بخرێتە بەردەم خەڵک ئارەق حرامە یان حەڵاڵە ینی پێمان وایە هەندێک کەس کە باسی دیموکراتیەت و انتخاباتی سەردەم دەکەین بەمە دەمانەوەی خۆمان لەم چەمکانە بە دوورخێنەوە دەبێت زۆر بە دقی ئاگاداری ئەو خاڵەبین نە بە دیموکراتیەت و نە بە انتخابات و نە بە زۆرینە و کەمینە شتی حرامکراو لە ئیسلامدا حەڵاڵ ناکرێەوە لە شوێنی خۆیەتی بەڵام کە تۆ دەچێ ناو انتخاباتیەوە انتخابات و هەڵبژاردن دەکەی بۆ سوڵتەی شەرعی هەتا وەکو شەریعەت جێبەجێ بکە ئەگەر بێت و ئەم هێزەی داوای دەکات جێبەجێ بکە کەواتە هەڵبژاردن بۆ سوڵتەی شەرعیە سوڵتەیە کە ئومە شەرعێتی پێرەدا هەڵبژاردن بۆ ڕاست و دروستی شەریعەت نییە بڵێن کاکە ئەم بەندەی شەریعەت ئایا ڕاستیان غەڵەتە ئەمە ناخرێتە دەنگدانەوە کەواتە شەریعەت کەواتە دەنگدان بۆ مرۆڤەکانە ئەو مرۆڤانەی کە داواکارن بە جێبەکردنی دەسەڵاتی شەرعی بۆی کە کەواتە بە هەموو شێوەکان هەڵبژاردن و ڕاوەرگرتن بۆ دەسەڵاتی شەرعیە نەک بۆ زارێککە لە فڵتەردانەوەی شەریعەت لە فڵتەردانەوەی بابەتە حەڵاڵ و حرامەکانەوە ئەتۆش هیچ کاتێکە گەروێت و دەسەڵاتێکی شەرعی متمانە پێکراوی خەڵکت نەبێ بە تەکید ناتوانانی هەڵگیری ئەو پەیامەبی لە دەسەڵات کە چۆن بنەما شەرعیەکان ڕنگدانەوەی پێدەدەی لە چوارچێوەی کۆمەڵگادا بەڵام هێزێک هەیە هێزێک پێوتری هێزێکی ئەلمانی هەمیشە لە کۆمەڵگای ئیسلامیەکانە و تێگەیشتنە برەو پێدا کاوێ مەسەلەن دین و دەسەڵات لێکجیا بکرێتەوە ینی ئەم تێگەیشتە ینی کەمیش نییە لە ئێستای با بڵێن خەڵکێکە خەریکە شوێنێک کەوتۆیان پێڕەوی لێ دەکا لە چوارچەوەی هێزە ئەلمانیەکانە هەرەوە بۆ تەمایەوەی کە ئەوانەی کە خوازیاری بوونی دەسەڵاتێکی ئیسلامین هەمیشە کەمی نەبن لە پەرلەمان ئەم تێگەیشتە چۆنە بۆ لە بەرامبەر بەرپرسیارەتی ئاینیە خوددەجاری پێش هەموو شتێکە خۆی گەورە ئازادی کردو چێ دەیەوێت کافر بێ و چێ دەیەوێت مسڵمان بێ کەواتە چێش دەیەوێت بانگەشە بۆ ئەلمانێت بکە
چێژ دەوێت بانگەشە بۆ ئیسلامەتی بکە کەواتە تۆ لەم چێبەرچێیی چۆن دەتوانی بەرامبەرەکەت و چۆن دەتوانی خەڵق قەناعەتی پێ بکەیت کە سیستەم و فەرمانڕەوایەتێکی ئیسلامی لەسەر بنەماکانی جێبەجێکردنی شریعەت کۆمەڵگا دەحەسێنێتەوە و ئەویش بانگەشە بۆ ئەفکارەکەی خۆی دەکات کەواتە تۆ لە هەموو کاتێکا پێویست بە بانگەوازێک پێویست بە گفتوگۆیەکی بنیاددەرانەیە بۆ ئەوەی کە ئەوەی بەرامبەرەکەت لە مەیدانی کردداری و لە مەیدانی نەزەریدا پراوێز بخێر وەکو ئەویش هەمان هەوڵی هەیە بۆ بەرامبەر بە تۆ ئەمە قەزیەکە بۆیە تۆ بیر لەوە مەکەوە یانی خۆ پێغەمبەری خۆ صلی الله علیه و سلم کە باسی داعوەی لە بیدایەتی پەیامی ئیسلامەتی هێنا بەگوێی خەڵکی قوڕیشیدادا نەیارەکانی لە ئاستی نەوخۆ دەرەوە کەم نەبوون و بانگەشەکەشی پەرە پێدا و نەیارەکانیشی نەکرد بە بیانوو کەواتە ئێمە نەیارمان زۆرە بابین دەستەوستان بمێنینەوە یان سازش بکەین لەسەر ئەو بەندەی بە تاکید ئەمە قودرەت و قابلیەت و حکمت و بەهێزی بانگەشکەرانی ئیسلامەتی و شریعەتی دەبێت کە بتوانن بە بەرامبەرەکەیان بسەلمێنن کە بە فعلی ومەتەکەیان بۆ ومەتەکەیان ڕوونکەنەوە کە ئەمە حالەتە نۆرماڵەکەیە کە ئێمە بە ڕێگەی گفتوگۆ بە ڕێگەی حیوار و بە ڕێگەی بانگەوازەوە دەتوانین ئەمەی بەرامبەرەکەمان ڕەفسکەینەوە کە هەڵەیە بۆیە ئەمەی کە دەیڵەیە کە ئێمە پێمان وایە ئیسلام بریتێ لە سوڵتە و بریتێ لە شریعەت بریتێ لە ئاستی تاک بریتێ لە ئاستی کۆ و دەوڵەتداری ئەم پرۆژەیە کە لە لای خۆمانەوە بە خاوی بە کرچووکاڵی بە شێوەیەکی تەکاملی پێشکەش نەکراوە ئەو بۆ شایی بۆ بەرامبەرەکانمان هێشتۆتەوە و یەک دوو بەشێکەش ئەم موزوعات تایبەتە بە سیراعی بینی کەنیسە و دەسەڵاتی وەزعی لە ئەوروپا کە لەوێ دەسەڵاتی دینی وەکو کەنیسا وەکو دەسەڵاتێکی تێۆکراتی کە دەستکات تەداخلی سوڵتەی وەزعی کردو بە خراپ ئەم ئەدەبیاتە هاتووەتە عالەمی ئیسلامی ئەمە بۆی کە ئەمە لەسەر ئیسلام و لەسەر دینداریش جێبەجێ بکرێت کە دین بخرێتە ئەولاوە بۆیە ئەمە دەبێ ئێمە زارێککە بگەڕینەوە لە ڕێگەی پرۆژەیەکی متەکامیل بۆ چارەسەرکردنی گرفتەکانی کۆمەلگا ئەم حەقیقەتە بسەلمێنین و لەو ڕوانگەیەوە ئێمە بڕۆینە ناو پرۆسەکانی هەڵبژاردن بڕۆینە ناو پرۆسە سیاسیەکانەوە تاوەکو ئەمە لە سوارچیەوە میکانیزمەکانی خۆیەوە ڕنگدانەوەی هەبێت لەسەر کۆمەلگا کەواتە خراپ نییە گەر ئێستا بە بینەرانی بەڕێز و خۆشەویست بڵین دەسەڵاتی تەشریعیات دەسەڵاتی شریعەت یانی چی ئایا تەنها لە ڕووی ئابووریەوە زەکات و باسکردنی ڕیبا و ئەو بابەتانەیە یان لە ڕووی سیاسیکەوە واتایەکی دیاریکراوی هەیە بەتانە یان چۆنە بۆی خەڵک لی تێبگا خۆی زۆر ئێمە کە باسی دەسەڵاتی شریعەت دەکەین دەسەڵاتێکی دیفاعیمان هەیە یعنی بیر لەوە دەکەین و دەسەڵاتی شریعەت پێش هەموو شتێک و قسە لە دەستبڕینی دەستی دز و بریتە لە جەڵە لێدان لە زیناکەر و کۆمەڵێک بابەت دێنینە گۆڕیانی باسیەوە دەکەین مەسەرەن ئابووری ئیسلامەتی کورد دەکەینەوە لەوەی ئەگەر دەسەڵات هەبێ پارەی دەوڵەمەندەکان زەکاتەکەی دەدەین بە هەژارەکان و واتە بە تەکید ئێمە لە خستنە ڕووی پرۆژەی ئیسلامی خۆمانە بۆ بواری پەرەپێدانی ئابووری هەست دەکەم هێشتا تاوانێکی گەورە لە ئەستۆی ئێمەدایە ینی وەکو ئەوی وایە ئەو دەوڵەمەندەش ئەگەر لە وڵاتێکی ئیسلامیدا هەیە ئەرشی لەسەر دەوڵەت نەبێنێ بواری دەرفەتی بۆ بڕەخسێنە چۆن کاسبی بکە و دەوڵەمەند بێ یعنی وەکو ئەم دەوڵەتە دەرفەت بۆ پەرەپێدانی بواری پیشەسازی و بازرگانی نەڕەخسێنێت تەنها بیر لەوە بکات ئەم خەڵکەوە خۆی بەڕێوە دەچێت بە فعلیش ئەم هەڵەیە لەوەوە هاتووە دەوڵەتە سادەکان لە سەردەمی سەدەکانی ناوەڕاستدا لە سەردەمی فەرمانڕەوایەتی ئیسلامیدا کە دەڵێن دەوڵەتی سادە واتە دەوڵەتی سادەواتە ئاڵۆز نەبووە لە ڕووی ئەم سیستەمە ئابووری کە ئێستا هەیە ئەگە تۆ تێبینیت کردبێت تەنان لە ڕووی عوملەشەوە لە ڕووی دراویشەوە تەنها زێڕ و زی و ئاڵگۆڕی پێکراوە یعنی تۆگە تێبینیت کرد هەر درا و گۆڕانکاریەکان سیستەمێکی سەر بەخۆی و عالمێکی جەنجاڵە سیستەمی بانقی کە بەخۆی دووبارە سیستەمێکی زۆر ئاڵۆز و جەنجاڵە بە بەراوردی کە لە سەردەمی فەرمانڕەوایەتی پێشووی ئیسلامیدا بانق نەبووە لە ڕووی گەشەپێدانی پیشەسازی و لە ڕووی ئەم هەموو لۆبی ئابووری و ساغکردنەوەی بازاڕ کە ئێستا هەیە هەموو ئەمانە پێویستی بەوە دەکات جارێککە تەرحی ئیسلامی ئێمە بۆ دەوڵەتداری بێتە تەرحێکی هێرشبەری یعنی قەزم بەستمەوەی هێرشبەری واتە چۆن تۆ کۆمەلگا لە ڕێگای پرۆژە باشەکانتەوە لە ڕێگەی خستنە ڕووی سیستەمە باشەکانتەوە وڵات پەرە پێدەدەی ینی وڵاتەکە نەک بیر لەوە بکەیە بۆ خۆی چۆن دەڕوا خەڵک چۆن دەوڵەمەند دەبێت چۆن زەکاتەکەی وەردەگری بۆ هەژارەکان تۆ دەبێ بەرپرسبی لە هەژارەکان بەرپرسبی لە دەوڵەمەندەکان بەرپرسبی لە چینە ناوەندەکە بەرپرسبی لە پیشەسازی و حرەکەتی پیشەسازی بەرپرسیاربی لە ڕێخستون تەنسیق لەگەر وڵاتان بۆ پەرەپێدانی بازرگانی لە هەمان کاتیشدا دەبێ وڵاتەکە لە ڕوانگەی ئابووری و زەیوزارەکانی و ئاودێری ئاوەدان کەیەوە ینی بە شێوەیەک لە شێوەکان تو دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵکەکەت ئاسکردنی باری بژێوی بە شێوەی جیاواز چارەسەرکردنی ڕێگاوبان و ژێرخانی ئابووری کەمە بابەتێکی زۆر ئاڵۆزە هەمووی پێویستی بە سیستەمێکی متەکامیل هەیە بۆی کە بخرێتە ڕووتاوەکو تۆ نمونەیەکی ئابووری پەرەپێدانی جوان پێشکەشی وڵات دەکەواتە سیستەمێکی فەرمانڕەوایەتی ئیسلامی تەنها ئەرشی سزادانی ئەوانە نێ کە تەجاوز دەکەن لە ڕوانگەی ئابووریەوە یان لە ڕوانگەی شەرعیەوە ئەرچی گەورە لەسەر شانە چۆن وڵات پەرەپێدەدایان بە دیوێچکە ئەرشی فەرمانڕەوایەتێکی ئیسلامیە وڵات تێر بێ
هەتاوەکو دزینەکە نەک وڵات هەر لە برسێتی دابژی ئەمە هیچ پرۆژەی بۆی نەبێ نەخشەی دابنێ کە چۆن دەستی دزەکان دەبڕێ چۆن با بڵێن تۆ هیچ پرۆژەیەک نەبێ بۆ پاراستنی ئۆقرەی و ئەمنیەتی وڵات بەس لە هەمان کاتیشدا بیر لەوە بکەیەوە چۆن ئەمانەی کە با بڵێن سەرپێچی دەکەن چۆن عقوبەیان بدەیت وەتا قانون سیستەمی فەرمانڕەوایەتی ئیسلامی ئەگەر لە عقوباتەوە دەست پێ بکە ئەم پێم وایە بە هەڵەت یەکگەشتنێک هەیە لە سیستەمی فەرمانڕەوایەتی ئیسلامی خۆی دەبێت لە سەرتاوە لە پەرەپێدانەوە دەست پێ بکە کە پەرەپێدان متەکامیل بوو تەواو بوو خەڵک لە سایە ئەم سیستەمەیدا خۆشبەخت بوو ئەوجا ئێمە قسە لە ئەحکام و لە عقوبات دەکرێت بابەتی دادگەری و عەدالەت پانتاییی فراوانی هەیە لە دەسەڵاتی شەریعەت ئەگەر پێمان بناسیێنی هەوڕەیەکم لە دوای ڕاپەڕین وتاربێژ بوو لە یەکێک لە مزگەوتەکان دیکە دێمە خوارەیە ئەوەندە باسی عەدالەتی عومەری کوڕی خەتاب دەکەم لە زێنی خەڵکەکەی وایە ئەمن هەمان عەدالەت لەم بێعەدالەتی بۆ خەڵکەکەی دەژێڕمەوە نازانن کە تەنها بە سەرهاتی عەدالەتی عومەری کوڕی خەتابیان بۆ دەجێڕمەوە ئەجینە لە پراکتیسەکردنی ئەم عەدالەتە لە مەیدانی ئەمری واقعەدا من چ دەسەڵاتم نییە و بە منیش ناگەڕێتەوە خۆی گرفتی ئێمە لەوەدایە کە باسی عەدالەت دەکەین عەدالەت ئەمەی کە لە تاریخدا لە سەرچاوە تاریخەکاندا دەیخوێنینەوە بەرپرسیارەتێکە هەر لەسەر ئێمە ئەوە نییە لە ڕوانگەی مەوعیزەوە وەکو دروشم بین ئەم سیرۆکانە بژێڕینەوە کە عەدالەت لە ویزگە جیاوازەکانی تاریخی ئیسلامیدا جوان جێبەجێ کراوە ئێمە مکانیزمان چییە بۆ جارێک کە سەسپاندنەوەی دادگەری لەناو کۆمەڵگادا و ئەمە چۆن دەکرێت بە پرۆژە چۆن دەکرێت بە سیستەم چۆن میکانیزمی بۆ دادەندرێنی ئەمە تەنها لە سوارچەوەی دروشم نابێتەوە بۆیە چەمچی عەدالەت و کۆمەڵێک چەمچی تری جوان کە لە ڕابردوودا بە شێوەیەکی دانسخە و تحفە لە سەرچاوە مێژوویەکان دەستی ئێمە دەکەوێت ئێمە ئەم چەمکانە لە چوارچەوەی وەعز و لە چوارچەوەی ئەرشاد بێنینە دەرێ بێهێنینە چوارچەوەی پراکتیزە لە ئاستی فرد و بیهێنینە چوارچەوەی پرۆژە و سیستەم لە چوارچەوەی کاری دەستە جەمعیماندا ئەجینا ئەم وشانە تەنها وشەی جوان و یۆتۆپیایەکە لە مێشی ئێمەدا دەمێنێتەوە بەڵام دوجار کەس ئێمە بەهرەمەند ناکەین کۆمەلگا بەهرەمەند ناکەین کۆمەڵە سوودمەند ناکەین لە پیادەکردنی ئەم چەمکانە چونکە حکمت لە ئیسلامدا لە ئەم چەمکانە لە پیادەکردنی دایەتی نەک لە هێندە دووبارەکردنەوە لە هێندە دووبارەکردنەوەکەشی ئەگەر بێت و پراکتیزە و بەردەستەکردنی لەگەڵ نەبێ بە تاکید پەشماوەیەکتر کۆمەلگا لە داعیەکانمان لە بانگەوازخۆزەکانمان بێزار دەبن کار حرەسی تاریخیمان بۆ دەجێڕنەوە بەڵام حرەسە تاریخی ناتوانن بەردەستەی بکەن لە ئێستادا ئەنی بە دیوێچکە ئێمە سێ زەمانمان هەیە ڕابردوو ئێستا ئایندە یعنی ئەگەر بە بەردەوامی ئێمە لە تەشویقی ئەم ڕابردووەدا بژین و نەتوانین ئەم ڕابردووە بکەین بە خێرێک و بەرەکەتێک بۆ ئێستا و بۆ ئایندا بە تەکید ئەم حالەتە مێژوویە لە چوارچێوەی مێژوویدا دەمێنێتەوە لە چوارچێوەیەکی مێنومەنتیدا دەمێن لە چوارچێوەیەکی با بڵین ئەوەدا دەمێنێتەوە کە مەدح و سەنایەکە هەمومان ئەگەر تبینیمان کردبێت کە بە ساڵدا دەچین حەزمان لە گەڕانەوەی چیرۆکەکانی سەردەمی گەنجی و منداڵیمانە ئەمە لە حالەتەکانمان ئێمە گەربێت و تاریخی ئیسلامی لەو چوارچێوە سەیریکەین واتە زۆرێکە لە حەز و تەمەتوعێک پێوە دەکەین بە گەڕانەوەی ئەو تاریخە و لە مەیدانی کرداریدا کۆمەلگای ئێمە ناحەسێتەوە لە ئێستادا بەم جوملانەی کە دڵخۆشی دەکەین گوێیەکانی هەستی دڵخۆش دەکەین بەڵام لە دنیای بەرزەستەدا هیچی پێ نابەخشین بە تاکید ئەمە سەحوی ئیسلامی دەبێ بیر لەوە بکاتەوە کە دەگاتە ڕۆژگارێک خەڵک لەگەڵی دەگاتە بنبەست کاک دکتۆرە گەر ئێمە دەرفەتێکمان بۆ هاتە پێش بۆ دروستکردنی قوارەیە کە تەطبیقی شەریعەتیە ئەنجام بدرێ ئایا وەکو ئەوەی کە لە سەرچاوەکانە هاتووە ڕێک ئەتوانین جێبەجێ بکەین یان ئەو مستەجداتانی کە هەن ئەکرێ کاریگەری لەسەر دابنێ بەتەکید ئەو کتێبانەی کە لە ڕابردوودا قسەیان لە شریعەت کردووە بابی ثەوابیتەکەی لێکەیەوە کە ئەمە بەجێگیری ماوەتەوە بەڵام بابی متەغیرات و گۆڕاوەکانی لە بابی معاملەت و دەوڵەتداری و سیاسی و سیستەمی گەشەپێدانی وڵات هەموو ئەوانە لە بابی گۆڕانکاریدان وەتە تۆ ناتوانانی ئەمڕۆکە دەوڵەتێک شریعەت بەڕێوەبەری لەسەر جارێک گەڕانەوە بۆ فقی فڵان مەسحەبیان گەڕانەوە بۆ فڵان کتێبیان فڵان عولەما کە 500 ساڵ پێش ئەمڕۆ ژیاوە دەزانی بۆ لەبەرەوەی ئەو ئیستیعابی گرفتەکانی سەردەمی خۆی کردووە ئەو چارەسەری گرفتەکانی سەردەمی خۆی کردووە ئەم میکانیزمی داناوە یان ئەگەر تۆ کەلیمەکەی وانە و لێ نابنین ئەو بۆ تەرتیبی مەوجود ئەو کتێبەی نووسیەوە واتە حالەتێک هەیە ئەم حالەتەی بە سیستماتی کردووە
بەڵام بە بەردەوامی کە گۆڕانکاری هاتووە بە بەردەوامی کە پێشکەوتن هاتووە سەر بیر لەوە بکەینەوە مەسەرەن بۆ نمونە بەشێک لە کتابە فقیەکانی کۆن قەناعەتیان بۆ هەیە دەروێن لە عالەمی ئیسلامی خەلیفە هەبێ و لەسەر حەدیثی پێغەمبەری خوا سەڵمەگە دوو کەس داوای بەیعەتیان کرد یەکیان بکوژرێ بەڵام دەبینین 2000 کە دەوڵەتی ئیسلامی فراوان بوو خلافەتی جیاوازیەوە سەری هەڵدا سوڵتانی جیاوازیەوە سەری هەڵدا ئەمیش دیاتە تێکچۆ واتە مەسلحەتی مسلمانان ئەگەر وای خوا لەسەر خەلیفەش تەبیعی ئیسلامیمان هەبێ وەکو لە پێشەوە دەت خەلیفە لە شوێنێکی دنیا دابنیشە و هەموو دنیاش لەژێر دەسەڵات زارە پێش هەموو شتێک بیر لەوە بکەینەوە خلافەت و خەلیفایەتی مەقاسیدێکی شەرعی تحقیق کردووە نەک مقدسێتەکە لە خۆی دابێ مقدسەکە لە خۆی دانیە دەسەڵاتی شەرعی بێنینەوە کایەوە دەبێ ناویشی خەلیفە بێ و دەبێ حدودەکەشی بەو شێوە فراوان بێ ئەمە نەبا لە خەیاڵ بژین و نەبە حرەسێکی تاریخ لەکن خەڵک جارێککە پیرۆزکەینەوە ئەوەی کە پیرۆزە تەطبیقی شەریعەیە نەک ئەوەی کە پیرۆزە ئەو میکانیزمانەیە کە گیراوەتە بەردوو ئەگەر تبینیمان کردبێ مەسەڵەن تۆ سەیری دەوڵەتی عەسریکە تۆ بە درێژای خلافەتی ئیسلامیدا بە درێژای خلافەتی ئیسلامیدا شتێک نەبوو ناوی بانق بێ کە ئەمڕۆ بنچینێکی گەورەیە لە اقتصادا کەواتە ئەگەر دەوڵەتێکی عەسریدا بمەزرێنی لەسەر ئەساسی شەریعات ناتوانیت تۆ قانون و سیستەمێک و فقێکت نەبێ بۆ بانق ئەگەر تبینێت کرد بێ تۆ ئەگەر تبینێت کرد بێ ینی تۆ ئێستا وەزارەتی ڕاگەیاندن لە کوێی ئەم دەواوین و وەزارەتانە جێی دەکەیەوە کە لە سەردەمی خلافەتی ڕاشیدی و ئومەویدا هەبووە ینی خۆ ئەمە هیچ سیستەمێکی دووبارەی نیە و بە هیچ شیان ناچێ کەواتەوە مستەجداتێکی تازەیە و پێویستی جارێککە بە داڕشتنەوەی فقێکی حکومڕانی تازە هەیە لە چوارچێوەی ثەوابتە متەغەیراتەکان و لە چوارچێوەی ثەوابتە شەرعیەکانەوە کەواتە تۆ لەگەڵ هەموو گۆڕانکاریەکانی دەوڵەتداری و لەگەڵ هێنانی هەموو ئەم شتە تازانە بۆ بواری پیشەسازی بۆ بواری تەکنۆلۆژی بۆ بواری پەیوەندیەکان بۆ بواری ئابووری ئەتۆ پێویست بۆی زارێککە قانون و یاسایەکەی تازەی بۆ دابڕژیەوە لە چوارچێوەی شەرعیەکان بۆیە ئەم کتێبانە بۆ سەردەمی خۆیانە سەرچاوی شەرعی فەرمانڕەوایەتی نەک بۆ ئێستا دەگونجێ ئەمانە بنەمایەک بن لە کاتی سیاغەکردنەوەی دەسەڵاتێکی شەرعی و سیستەمێک بۆ ئێستا بەڵام ناکرێ کۆپی بکرێن بۆ سەدەکەی دوا خۆشیان نەک 500 دوای خۆیان کاک دکتۆر مەرجەی دەوڵەت چی دەبێ یان لە دەوڵەتی ئیسلامیە یان لە تطبیقی شەریعەیە بابەتی مەرجعیەت لەکوێدایە خۆی مەرجەدا گەربێت و بریت قەزل لە مەرجعیەتی مرۆڤەکانە جارێ مەرجعیەتی شەریعەتە ئەوەیە کە خۆی گەورە لە ڕوانگەی قورئان و واروەها سنەتی پێغەمبەری خوا و ئیجماعی عولەما ئەمە دیاری کراوە ئەمە بواری شەرعی و مەرجعیە بەڵام ئەگەر قەزمان لە بوارە تەطبیقەکەی بێ مەرجعیەتی تەنفیزی شەریعەت ئومەیە خەڵکە یعنی ئەگەر بێت و خەڵک ئەمەی قبول نەبێت تەنفیز ناکرێت کەواتە تۆ دەقێکت هەیە کە دەقی شەرعیە سەرچاوەکەی دیارەکە کتاب و سونە و ئەم سەرچاوانەی کە وەکو سەرچاوەکانی شەریعەت عولەما قسەیان لەسەر کردو ئیجماع و قیاس و داخیری بەڵام کە دێنە بواری جێبەجێکردن مەرجعیەتی تطبیقی شەریعەت ئومەیە واتە دەبێت خەڵک قەناعەتی پێبەیاندرێ خەڵک بە جارێککە ئاشناکردنەوەیان بە ئیمان بە ئیسلام بە شەریعەتی حکومڕانی لە ئیسلامدا و دەبێت جارێککە دوعات بانگەواز خواست مفەکرینی ئیسلامی هەموو لایەکمان بڕۆینەوە ئەو چێبەرچەی جارێککە ئایا دەسەڵاتێکی ئیسلامی دینداری بۆ کۆمەلگادا ضرورە یاخود دەسەڵاتێکی غیرە شەرعی غیر ئەوە یعنی دەبێت جارێککە بڕۆینەوە ئەو منافەسەیەوە کەواتە شەریعەت ئومەیە لە تەطبیقە و شەریعەت لە شەریعەتە ئەوە کتاب و سونە و وەحی ئەو ڕێکارانەیە کە عولەما دایانناوە چەمکەکەی لە سەردەمی ئێستاە زۆر برەوی پێدرا و شانازی پێوە کرێ و ئیسلامیەکان هەوڵە دەن ینی لەم بابەتەیە بڵێن ئیسلامیش هاوتەیەم چەمکەیە ڕێک بە تەواویش دەوڵەتی مەدەنیە ئایا فعلەن دەوڵەتی مەدەنی ینی دەوڵەتی ئیسلامی دەستەکەت خۆش بێ ئێمە جارێ پێش شتێک ئێمە لە تاریخە دەوڵەتی ئیسلامیمان نییە کۆمەڵی قۆناغمان هەیە ئەمانە خلافەت و سەڵتەنەت و دەسەڵاتی جیاوازن کە تەطبیقی شەریعەتی داکراوە بەڵام ئێمە من زۆر دەریشکالەتم لەوەی هەیە دەوڵەتی ئیسلام دەوڵەتێکی مەدەنیە بەڵام بە کۆمەڵە تعدیلاتەوە یعنی ئێمە کە دەوڵەتی ئەمڕۆی مەدەنی دەبینین و دەوڵەتەکەی پێغەمبەری خوا دەبینین کە جوولەکە و بابرین مشریکان و هەمویان پێکەوە لە چوارچێوەی فەرمانڕەوایەتیدا کۆ دەبن لەسەر وەسیقەیە کە وەکو چوارچێوەیەکی مەدەنی هەریەکە و ئازادە لە بیر و باوەڕی خۆی و هەریەکە و لەسەر چەمچی داکۆچیکردن لە سەروەری شاری مەدینەیە یەک دەگرێتەوە دەوڵەتێکی مەدەنیە ئەگەداری ئەوە بین بەڵام کە دینە ناوردەکاری فقی فەرمانڕەوایەتی لە ئیسلامدا کۆمەڵێک مفرەدا هەیە دەبێت چارەسەری بۆ بدۆزینەوە کە دەرێن دەوڵەتی مەدەنیە بۆ نمونە ئێمە لە دەوڵەتی مەدەنیدا یەکێک لە بنچینەکانی دەوڵەتی مەدەنی ئەویش ئەوەیە
تەقسیمی دابشکردنی دەسەڵاتەکان بەسەر دەسەڵاتی یاسەدانان و دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەریدایە. ئێمە ئەم وردەکاریەمان لە تاریخی فەرمانڕەوایەتی ئیسلامیدا نییە. بۆ نمونە تەشریع عولەمادایان ناوە، دەسەڵاتی تەنفیز خەلیفە و والیەکان جێبەجێیان کردووە، دەسەڵاتی قازی و قازی قوزاتیشمان هەبووە. کەواتە دەسەڵاتی تەشریعیمان وەکو سەردەم لە چوارچێوەیەکی پەرلەمانێکی هەڵبژێردراودا نییە. پەرلەمانێک مەجلیسێک هەڵبژێردرابێ، سیقەی خەڵکی بەدەستهێنابێ و پێکهاتەی جیاجیا بێ و ئاستی معریفیان جیاواز بێ، ئەمانە تەشریع دابنێن و سوڵتەی جێبەجێکردن جێبەجێ بکەن. بەڵام کۆمەڵەکان باسی ئەو مێژوواکەن بەوەی ئەڵێن مەسەلە لە سەردەمی خەلیفەکانە پەرلەمانەکەیان ئەهلی حەل و عەقد بووە مەسەلەن، ئەوە دەسەڵاتی خەلیفەش دیار بوو و قازیش هەبووە مەسەلەن. ئەمە هەرسێ دەسەڵاتەکە ناکە مەگەر نەخێر، چونکە ئەهلی حەل و عەقد ئەو مەهامە و ئەرکەی نەبووە لە تاریخی ئیسلامیدا. ئەرشی ئەهلی حەل و عەقد ئەرکەکەی ئەوە بووە کە چۆن خەلیفە بە مواسەفاتی خۆی شەرعیەت پێ بدەن، یان لە دوای مردی خەلیفە شەرعیەت بە چیتر بدەن. ئەوانە دەسەڵاتی اختیاری خەلیفە و ئیمامەتیان هەبووە، نەک دەسەڵاتی تەشریع. کەواتە لێرەدا ئەم گرفتەمانەیە. بۆ نمونە لە دەوڵەتێکی مەدەنیدا دەبینین بە پێی جیاوازی ئاینی هەموو کەس بۆ هەیە خۆی کانیت بکا بۆ سەرۆکایەتی ئەو دەوڵەتە. بە فعلی ئێمە لە دەوڵەتی ئیسلامیشدا ئەو دەرفەتە دەدرێ بە کەسێکی غەیری مسلمان کە خۆی کاندید کە بێ بە ڕێز بەسەر مسلمانانەوە. بەشێک لە مەرجەکانی خەلیفە لە دەسەڵاتی ئیسلامیدا دانراوە کە ذکوریەیە، واتە دەبێت نێری نەبێ و ئەمە لە مێینەیە تحریم کراوە بە نەظری قەوامە، ڕجال و قەوامون على النساء، واروەها کە پێغەمبەری خوا بەڵام لە دەوڵەتی مەدەنیە ئەمە بە هاوبەشیە. بەتەکید کە پێغەمبەری خوا فەرمووی لا نولي أمر هذه الأمة لمن عفوا لا يفلح قوم ولوا أمرهم امرأة، يعني أو نتوسر فراس نابێکە سەرۆکەیان ژن بێ. ئایا بەفعلی لە دەوڵەتی مەدەنیدا تۆ دەتوانێت تەحریمیان حرامی بکەی بۆی کە ئافرەت نێتە ناو منافەسەی بەرپرسیارەتی. ئەمە و مۆزوعی مۆزوعی کەمەنەتەوایەتیە کەمە ئاینیەکان نەکەمە نەتەوایەتیەکان، لەبەرەوەی گرفت لە بینی نەتەوەکاندا نییە لە قەزای فەرمانکرد، لە بینی ئاینیەکاندایە. مەسەڵەن ئەهلی ذمە مەسیحی زوولەکە دەتوانن ببن، یعنی ئەرچیان چییە؟ ئایا هەمان ئەو ئەرکە تەقلیدیەیە کە لە کتابە شەرعیەکاندا باسی لێوە کراوە، قەزم تەقلیدیەن بەسم تاریخیەکەیە نەک بە مانای بابرین ئیهانە پێکردن. ئەم ئەرکەیە کە لە تاریخە بۆی دیاری کراوە تەنها جوزیە بدەن و بەشداری سەربازی ناکەن و مەمنون بن کە ساق و سەلامەتن و ئەمنیتیان دەپارێزێ، یاخود ئەمانە بەشداری دەکەن تا کوێ فەرمانڕەوایەتی بەشداری دەکەن. بۆ یەکەی مەقسەد لە دەوڵەتی مەدەنی دەکەین، دەبێ ئەم بابەتانە چارەسەر بکەین، دەبێ مەخرەج بۆ ئەم بابەتانە بدۆزینەوە. ئەم جیاوازیانە هیچ لەوە کەمەکەنەوە کە ئیسلام یان با بڵێن شریعەتی ئیسلامی ئەکرێ وەک دەوڵەتێکی مەدەنی حکم بکە، وەک نەک مەسەلەن دەوڵەتی ئیسلامی دەوڵەتێکی مەدەنیە، دەوڵەتێکی دینی نییە. مستەلەحی دەوڵەتی دینی بە هەڵە هاتوۆتە ناو عالەمی ئیسلامی. دەوڵەتی دینی لە سەرچاوە تاریخیەکان، لە سەرچاوە فەلسەفیەکان ئەم دەوڵەتە دینەیە کە لە ئەوروپایە پاپا شەرعیەت دەدا بە دەسەڵاتێکی وەزعی کە تۆ مەلیکی مەراسیمی بۆ دەکا و مەراسیمی کە ئاینی مەسیحی بۆی کە ئەمە وەکالەتی وەرگرتووە لە پاپایە و پاپاش جێنشینی خوای گەورەیە. بە تایبەتی ئێمە لە کاتێتی کاسۆلیکیدا پێی دەوترێ دەسەڵاتی تیۆکراتیە، دەسەڵاتی ئاینی، دەوڵەتی ئاینی. ئێمە ئەم سیستەمە دەسەڵاتەمان لە خلافەتی ئیسلامیدا نییە، لەبەرەوەی شەرعیەتی خلافەت لە ئومەوەیە بە وەحی یەکلا نەکراوەتەوە، واتە خەلیفە نوێنەری خوا نییە. ئاگاداری ئەوەی بین درێژە پێدەری ڕێبازی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم وەکو ماوەری دەڵێ بۆ پاسەوانێتیکردنی دین و بەڕێوەبردنی دنیا. ئەوە گرینگە، یعنی کەواتە لێرەدا شەرعیەتەکە لە ئاسمانێوە دانابەزێ، لە ئومە و لە خەڵکەوە سەرچاوە دەگری. ئاگاداری ئەو بابەتە بین. کەواتە کە دەڵێن دەوڵەتی مەدەنی لەو ڕوانگەیەوە مەدەنیە کە شەرعیەت لە ئومەوە وەردەگرێ. ئەوە گرینگەواتە لە ئاسمانێوە دانابەزێەوە مەدەنیە. لەو ڕوانگەیەوە مەدەنیە کە دەبێت لە ڕێگای عەقد و لە ڕێگای گرێبەستێکی کۆمەڵایەتی دەوڵەتداریەوە ئەم دەوڵەتە بەڕێوە بچێ، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ پێکهاتەکانی تر لە مەکەی کردیان. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی سەرۆکی ئەم دەوڵەتەی بووە. جوولەکەکانیش ڕازی بوون کە ڕەعی ئەم دەوڵەتەی بوون ببن بە پێ ئەو ئەرک و مافەی کە لە دەستورەکەی بۆیان دیاری کراوە. بەڵام خۆ ئێستا پێغەمبەری خوا سەم سەرۆکایەتی ئەم دەوڵەتە ناکە، کەسێکە سەرۆکایەتی دەکا. فعلی بە فعلی ئەرشی جوولەکە و مەسیحی لە سای دەوڵەتێکی تردا هەمان ئەرکە بە فعلیش ئەمە زارێککە گواستنەوەکەی چۆن دەخرێتە جواری جێبەجێکردنەوە. پێویستە ئەم بابەتە ئێمە قسەی لەسەر بکەین. ئەمە قسەی لەسەر ناکەم، دەی بە فوقەها قسەی لەسەر بکەن، عولەما قسەی لەسەر بکەن لە داڕشتنەوەی سیاغەی دەوڵەتێکی مەدەنی بە شێوەی ئەسلەمەکردن. یعنی دەوڵەتێکی مەدەنی چۆن دەوڵەتە مەدەنیەکە بەڵام سوارچیەوە
شەریعەکەی تێدا پارێزراو دەکەی لە سیستەمی حکومڕانیدا پێم وایە ئەوە پێویستی بە دۆداچوونێکی ورتر هەیە بۆیە من لەگەڵ ئەوەدانیم بڵین دەوڵەتی ئیسلامی دەوڵەتی مەدەنی تاوەکو ئەم گرێ و گرفتانەی سارەسەر نەکەین ئەم گرێیانە سارەسەر نەکرێ تۆ ناتوانانی فەرمانڕەوایەتێکی ئیسلامی بەرێنەوە فەرمانڕەوایەتێکی مەدەنیەوە یان فەرمانڕەوایەتێکی مەدەنی بینی فەرمانڕەوایەتێکی ئیسلامیەوە بەبێ سارەسەرکردنی کۆمەڵە گرفت هەیە کە ئەم گرفتانە لە ڕووی شەرعیە و لە ڕووی فقهیەوە عیلاج نەکەین. زۆر باشە ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پشتیوان بەخوا لە ئەڵقەی داهاتووە بە فراوانی باس لە بابەتی هەڵبژاردن و هەڵبژاردننی کەسی یەکەم و سەرۆک و خەلیفە و وەنیە ئەو بابەتانە بە دوور و درێژیەکەین بابەتی شوورە تاو کاتە ئینشاڵڵا ئێمە لێرە کۆتایی بەم یان دەوەستین کۆتایی بەم تۆرەیە دەهێنین. بەڕێز دکتۆر کامەران بابەنزادە مامۆستای زانکۆ و شارەزار لە فکری ئیسلامی زۆر سوپاس. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی جارەی بەرنامەکەشتان لەبارەی دەسەڵاتی شەریعە تا ئەڵقەی داهاتوو پێتان گەینەوە هەموو لایەکتان بەخوا سپێرین خواتان.